نستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. ثم أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، مسلمانان و خۆشەویستان، بەردەوامین لە باسکردنی ئیمامی موحیدان، رسول و خۆشەویستی رب العالمين إبراهيم عليه وعلى نبينا أفضل الصلاة والتسليم. إبراهيم عليه الصلاة والسلام بشو بروش نصيحة آموشگاری قومەکەی کات، دەرسێکی نەزەری بەبێ ئەوەی تووشی مەلەل بێت، بەبێ ئەوەی کەوا کۆڵ بدات، بەردەوام نەسیحەت و ئامۆژگاری باوکێکا و قەومەکەی کات، بەڵام فایدەی نەبوو. ئەوجا ئیبراهیم عليه الصلاة والسلام بیری کردەوە بە کردار و بە عەمەلی دەرسی قەومەکەی بدات، بۆ ئەوەی عەقڵیان بجولێت، واز لە بتپەرستی بێنن. چەند جار هەوڵیدا دەرفەتێک فرسەتێک بۆ ئەوەی بتەکان بشکێنێت، هەلێکی بۆ ڕانەخسرا، یعنی نەیتوانی. هەتاکو ڕۆژێک لە ڕۆژان ئەو قەومە موشریکە جەژنێکیان هەبوو، هەمویان شاریان بەجێهێشت. باوکی بانگی ئیبراهیمی کرد، وتی ئەی ئیبراهیم بکەوە ڕێ، ئەڕۆین بۆ ئەو جەژنە، ئاهەنگمان هەیە، وەرە لەگەڵمان لەوێ ئامادە بە بۆ ئەوەی دەرکەوێ دینەکەی ئێمە چەند عەزیمە. بەڵام ئیبراهیم عليه الصلاة والسلام نایەوێت تێکەڵی ئەو قەومە بێت. خوای تعالی فەرمێ: وأعتزلكم وما تدعون من دون الله وأدعو ربي عسى ألا أكون بدعاء ربي شقيا. اعتزالی قەومەکەی کرد، دابڕا لە قەومەکەی و دابڕا لەو خوایانی کەوا جگە لە خوای گەورە ئەپەرسترێ و هاواری پێەکەن. هەموو ئەمانەی هەجر کرد، تێکەڵیان نابوو. بەڵام فنظر نظرة في النجوم فقال إني سقيم فتولوا عنه مدبرين. إبراهيم عليه الصلاة والسلام كاتي قومكي كوتنا ري بحساب أمج لقليان بروا، فنظر نظرة في النجوم، تماشاء أسماني كردو، فقال إني سقيم، وتي نخوش منايم لقلتان. ليرا إشكاليك دروز بو لاي زانايان، إبراهيم عليه الصلاة والسلام لحقيقة دا نخوش نبو، بلام أما لباري ياخد لبابي تورية. تورية چیە؟ تورية لشريعتي پیرۆزی ئیسلام دروستە جارجار بکرێت. بۆ نمونە کەسێک تەلەفۆنت بۆکە، دەڵێ فڵان کەست لایە، فڵانە کەسش لە فڵان غورفەیە، غورفەی ئەو دیوێ، بۆ نمونە لە هۆڵەکە دانیشتووە، تۆ لە غورفەی میوانی، دەڵێ فڵانە کەسم لا نییە، یعنی لەم غورفەیە لام نییە، بەڵام لەو دیوش دانیشتووە. ئەتەوێ ئەم بابەتە بەلاڕێدا بەری بۆ هەندێک جار پێویستە دروستە ئینشاءالله. بۆیە ئیبراهیم عليه الصلاة والسلام تەوریەی بەکارهێنا، فقال إني سقيم، وتی من نەخۆشم. لە چی نەخۆش بوو؟ یعنی نەفسم و دەروونم ئەتان بینم ئێوە غێری خوا ئەپەرستن و بەدیار بتێکە دانیشتون و ئیعتیکافەکەن و ئەمێننەوە عیبادەتیەکەن، بەڕاستی وام لێ هاتووە نەخۆش کەوتوم لە خەفەتی ئێوە، لە داخی ئێوە. فقال إني سقيم. بەڵام ئەوان واتێگەشتن کە ئیبراهیم پای دێشێ، پشتی دێشێ، فعلا نەخۆش کەوتە. فتولوا عنه مدبرين. بۆیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ: لم يكذب إبراهيم عليه الصلاة والسلام إلا 3 كذبات. سێجار ناڕاستی وتووە، دوانی لە پێناو خوای گەورەیە بوو. ئەمەیان بوو کاتێک فەرمووی إني سقيم، أوي دوميان قال بل فعله كبيرهم هذا فاسألوهم إن كانوا ينطقون. أوي سيميان كاتيك أوج لقصي ملكك باسيكين كاتێک لەگەڵ سارای خێزانی چووە ئەو شارە، مەلیکی ئەو شارە ئەوەندە زاڵم بوو،
هەر ئافرەتێکی ببینایە یعنی پیا و خێزانەکەی یەکسەر داگیرێکرد ئەگەر جوان بواە کاتێ پرسیاری لێکوتی ئەمە چیتە بێوتی ئەمە خوشکمە مەبەست پێی بوو خوشکمە لە ئیمان ئەلەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ڕۆژی قیامەت دێ الشفاعة الكبرى پێغەمبەران خەڵکی ئەچنە لای پێغەمبەران بۆ ئەوەی تکا بکەن و شەفاعەت کەن دێنە لای ئیبراهیم عليه الصلاة والسلام دەڵێ نفسی نفسی من لە ژیان ما و لە تەمەن ما سێجا ناڕاستم وتووە بەڵام دیقەتدەن براکانم فەرمووی دوانی لە پێناو ڕەب العالەمین بوو تخوا ئەو درۆیانی کەوا ئێمەمانان زۆر جار ئەیکەین کامی لە پێناو خوای تەعالایە کامی واللهی هەمووی لە پێناو دنیایە هەمووی لە پێناو پارەیە هەمووی لە پێناو مەنسەبایە درۆکانمانش لە جێی خۆی نییە بەڵام ئیبراهیم عليه الصلاة والسلام ئەوێ عقلی ئەو قەومە بجولێنێت فقال إني سقيم فتولوا عنه مدبرين كاتي بشتيان كل إبراهيم وكوتنا ريه إبراهيم عليه الصلاة والسلام لسورة الأنبياء خوي تعالى بالتفصيل بومن باسيم قصياك قال تالله لأكيدن أصنامكم بعد أن تولوا مدبرين كاتي بشتيان لإبراهيم كروتي لأكيدن أصنامكم أبي بتكان أمره هموي تيك بشكينمو هميان لنا وبرم يشيك لقومك جوي ليبو يشيك لقوم مشركك جوي ليبو كاتك اوان كوتنا ري شاريان بجيهشت بحساب بو آهنگو بو حفلي خوان أرون حفلي سرصالي خوان إبراهيم عليه الصلاة والسلام فراغ إلى آلهتهم فقال ما لكم لا تأكلون ما لكم لا تنطقون شو لاي بتكان بتی گەورە و وەسەط و بچووک هەمووی دانراوە ڕیز کراوە بینی خواردنی خۆش دانراوە هەمووی ڕازێنراوەتەوە سفرە دایان ناوە بۆچی دایان ناوە خۆ ئەمانە نەئەخۆن ئەمانە بتن سەنەمن ئەوان بەو نیەتە دایان نا هەتاکو لە حەفلەکەیان بێنەوە ئەو خواردنە بەرەکەتی تیا بکەوێ ها چۆن خەڵکە جاهیلەکەی ئێمە کاتێک گەچێتە دیار قەبرێک لەوێ حەیوانێک سەرە بڕێ ئەڵێن بۆ لەوێ سەرێ بڕی ئەڵێ ئەم شەخسە مبارەکە هەمان عەقیدە و بیرروباوەڕی موشریکەکانی سەردەمی ئیبراهیمە وتیان بۆ ئەوەی بەرەکەتی تیا بکەوێ خواردنەکانیان لەوێ دانا ئیبراهیم عليه الصلاة والسلام كوت حوار لەگەڵ بتەکان قال ما لكم لا تأكلون أو بو ناخون بو دسي بو نابن ما لكم لا تنطقون أو بو قصناكن أجر إيه وخوان خواي تبارك وتعالى يتكلم خواي قورك قفتقوك قصاك يسمع يرى يبصر أي باشا أجر مخوابه أي بو دسي بو نابات أي بو قصناكات أي بو ناجولي كوا عقلتان كوا فهمتان كوا إدراكتان بمشي ويا إبراهيم عليه الصلاة والسلام هلا سي بتورك همو بتكاني ترو أصنع مكاني تر بشككان همو يشكينيت خوي تعالى فرمي فجعلهم جذاذا وفي قراءة جذاذا وفي قراءة جذاذا لسي قراءتها هاتوا إبراهيم عليه الصلاة والسلام كرتيكا يعني قطعا صغيرة بارچەی بچووک بتەکان هەمووی ئەشکێنێت لە ئاخیرە تەورەکە دێنێ و ئەیکاتە ملی گەورەکەی ئەو جا ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام دوورەکەوێتەوە خەبەر گەشتە قەومە موشریکەکە فأقبلوا إليه يزفون بەهەڵەداوان هاتنەوە خواکانیان هەمووی شکێنراوە پێیان ناخۆشە قالوا من فعل هذا بآلهتنا إنه لمن الظالمين هر کەسێک ئەمەی کردبێت بڕیاریاندا هەر کەسێک ئەمەی کردبێ ئەوە کەسێکی زاڵمە دەبێ بینێرین بۆ دادگا و ڕاپێکی دادگا بکرێ و دەبێ حکم بدرێ و سزای خۆی وەربگرێ قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم أو كسيك جوي ليبو قال تالله لأكيدن أصنامكم بعد أن تولوا مدبرين أويك آخر كزلا بشتي قومك جوي ليبو أوتي قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم جنجي فتى لناومانا كإبراهيم أما الزور لعلي خواكان إمارات شو روج نهي ماليكا كقواي أمان هيشان بدسنية أمان خوانين برون أو جنجي بينن هاتشي كيشو مشكلي أم قوما لبن سر أو جنجي برون باني كان
قالوا فأتوا به على أعين الناس لعلهم يشهدون دەبێت سزا بدرێ لە پێش چاو خەڵک بۆ ئەوەی خەڵک جارێتر جورئەت نەکا خواکانی ئێمە و بتەکانی ئێمە بشکێنێ. ئیبراهیمیان هاور عليه الصلاة والسلام، بەڵام ئیبراهیم ئەوەی ئەویست هەموو قەومەکە خڕەوە بێ گردەوە بێ بۆ ئەوەی عەقڵیان بجولێنێ حیواریان لەگەڵا بکە. قالوا أأنت فعلت هذا بآلهتنا يا إبراهيم؟ أي إبراهيم تو أمد كردوا؟ قال بل فعله كبيرهم هذا فاسألوهم إن كانوا ينطقون. إبراهيم عليه الصلاة والسلام فرموي بل فعله كبيرهم، إما كبير مانشيا الله أكبر خواي رب العالمين، بلان فرموي بل فعلهم كبيرهم، يعني قوركيان قوري إيوي مشرك أو تانكردوا بقورة أو قوري إيمانية. قال بل فعله كبيرهم هذا، أمج لبابي مناظرية لبابي جدال مناقشية. إبراهيم عليه الصلاة والسلام دي عقليان بجولينيت، أما أم خوا قوري هستا غيرة قردي وتي أمانة شيء كردو تانا بخوا بتوريك هستا هموي بارشا كرد نابين التورك لدستيتي وبوخوي دانشتوا. فرجعوا إلى أنفسهم قالوا إنكم أنتم الظالمون. أو جالنا أخويانا بو حوار وقفتوقو شريان قوم مشركك أما كوتي باشا بو باسوان مان داننا بو حمايتي خواكان مان بكن، أو كوتي والله إيما ظالمين باش إيما داوا لم بداناكين لم صنمناكين بلام أماني كان بدسنيا وتا حماية خويان بينكرا. فرجعوا إلى أنفسهم قالوا إنكم أنتم الظالمون، بلام ثم نكسوا على رؤوسهم لقد علمت ما هؤلاء ينطقون. أو جاء تكبر قردياني كاتي سريان شور كردوا، أو جاء تكبر قردياني قال لقد علمت ما هؤلاء ينطقون. أي إبراهيم تو باسي چيا كيد إخوة مانا نطقيان نية ما نقصناكن أمانا زرر قازان جان بدستيا. إبراهيم عليه الصلاة والسلام ليه قروكي خوي بردوا قال أفتعبدون من دون الله ما لا ينفعكم شيئا ولا يضركم أف لكم ولما تعبدون. أوف بو إيوا سرشوري بو إيوا زررمندي بو إيوا. أفتعبدون من دون الله إيوا دين داوا لبتيك كان لشخصيك كان لقبريك كان ما لا يسمعكم ما لا ينفعكم شيئا سوتان بيناغينيت ولا يضركم زررتان لينادات بقروتا زرر هاد بو نفسي خويان نيان تواني دفاع لخويان كان أي چون أما چون خواهيكا جاري وايا ئافرەتێک ئەچێ بۆ لای شخصێک ئەچێ بۆ لای پیاوچاکێک داوای مناڵی لێکات سێرەکە ئەو پیاوچاکە خۆی مناڵی نابێت داوا لەو پیاوچاکە ئاکات ئێ باشە بۆ مناڵ بۆ خۆی نایەنێت ئەگەر فعلەن ئەمەشتی بەدەستە ئینسان دەبێ عەقڵی بجولێنێ بەڕاستی. قال ئوف لەکم ئۆف بۆ کردەوەکانتان بۆ عەقڵتان بۆ کردارتان بۆ هەڵسوکەوتان ولما تعبدون من دون الله. أما كي دينا أما كي بياما بورن روبكنا رب العالمين رب السماوات والأرض وما بينهما. بمشي إبراهيم عليه الصلاة والسلام لقل قومك يا قفتقوي كرد أو جاء أوان برياريان دا قالوا ابنوا له بنيانا فألقوه في الجحيم. لجاتي أوي إيمان بينن إيمان ناهن تكبر قردياني وتيان ورن آقريا قوربكنا وبوي إبراهيم بسوتينين داواكم لخواي پروردگار بنا وجوانا كان يصفات برزكاني رحمة لك وبختوري دنيا وقيامة معك. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. إبراهيم عليه الصلاة والسلام يقينشي تواوي هيك خواي پروردگار رزگار يكات بريار درا للان أو قوم مشركة وتيان دبي بناية قورة دروز بكريت. قالوا ابنوا له بنيانا آقريشي قورة شركة دار ودار كوكنوا زاناني تفسير فرمون بو يك مانك داريان كوكر دوا آفرتي واهبو نزر يكرد نخوش كوت ياخد حمل يبو أريد أجر حمل كم دانا من الله كم صاغ بو أو عهد بيو إلزام بلا سرم نزر بيه بتشم باردار كو بكمو بيبن بو
ئەو بینایە بۆی ئیبراهیمی پێ بسووتێنن. نەزری سەقەت، دیندارێتی سەقەت ئینسان بەرەو چۆوە بات. کاتێک خەوارج دەستیان چووە خوێنی سەحابە، عەلییان کوشت، ڕەزای خوای گەورە لە سەحابە بێت و ڕەزای خوا لە عەلیز کە زاوای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و ئامۆزاشێتی و یەکێکە لە عەشەرە مبەشەرە. عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم کوشتی، وتیان بۆی کوژی؟ وتی لە پێناو خوا کوشتم. کاتێک دیندارێتی انحرافی تیاکەوت بە حیساب بۆ خوا بێت، دەست بچێتە خوێنی خەڵکایە، خەڵک بکوژی بەناحەق، بەو شێوەی وەکو خەوارج و ئەو ئەربابی خەوارجە لێدێ. بۆیە بەلایەنەوە ئاساییە خەڵکە کوژن، پیرێژنە کوژن، مناڵە کوژن، شورتە ئەکوژن، پێشمەرگە ئەکوژن، دەستیان بچێتە خوێنی هەر کەسێکە بەلایەک ئاسایە. بۆ چکە بە دینی ئەزانێت. دیندارێتیەشی هەڵا سەقەت سەرەوبن لێ حاڵی بووە. ئەم جۆرە خەڵکەش ئەمڕۆ سیرەکەی سەرەوبن لە دیندارێتی حاڵی بوونە. وازانن ئاینی پیرۆزی ئیسلام تەقینەوەیە، ئاینی پیرۆزی ئیسلام کوشتن و بڕینە، ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەیە کە تۆ دائیمە چەکێکت لە شانە بێ بکەویتە ناو خەڵکە خەڵک بکوژیت. ئەوە وانییە براکەم. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە، ئاینی سەلامەتیە، ئاینی پێکەوە ژیان و برایەتیە. نەک تۆ بچی خەڵکێ بکوژیت و خەڵک بتەقینیتەوە خەڵک بتۆقێنیت بە ناوەی دینیشەوە، وەڵڵاهی دینش لەوە بەریە. بۆیە ئەم ئافرەتانە، ئەم جۆرە ئافرەتانی کە سەردەمی ئیبراهیم نەزریان نەکرد چاک بمەوە لەم نەخۆشیە، بارەدارە بەم بۆ ئەوەی ئیبراهیمی پێ بسووتێنن. بۆیە هەستان داریان کۆ کردەوە، لە دوای مانجێ ئیبراهیمیان هێنا سەلامی خوای لێبێت، ڕوتیان کردەوە. نەیان توانی ئاگرەکەیان تێبەردا، تەنانەت تەیرش نەیەتوانی بەسەر ئاگرەکە بڕوە، ئەوەندە گڕ و بڵێسەی هەبوو. هەستان نەیان توانی نێزیک بن و فڕی دەنە ناوی و مەنجەنیقیشیان هاورد. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەفەرمێ یەکەم کەس لە ڕۆژی قیامەت کە پۆشاک ئەکرێ بە بەری ئیبراهیم عليه الصلاة والسلام أول من يكسى يوم القيامة على رؤوس الخلائق إبراهيم عليه الصلاة والسلام. چونکە لەوێ ڕوتیان کردەوە بۆی بیکەن ناو ئاگرەکە، دەست و پایان بەست. ئیبراهیم عليه الصلاة والسلام بە مەنجەنیقەکە فڕێیاندا بۆ ناو ئەو ئاگرە گەورەیە. لەوێ فریشتەکان هاتن بۆ لای ئیبراهیم سەلامی خوای لێبێت. فریشتەی با هات، وتی چیتەوێ لە خزمەتام؟ فریشتەی ئاو هات، وتی ئەتەوێ بارانت بۆ ببارێنم؟ جبرائیل هات، وتی چیتەوێ؟ وتی هیچم لە ئێوە ناوێ. قال حسبي الله ونعم الوكيل. إبراهيم عليه الصلاة والسلام فرموي خواي گەورە بەسم بێت، بەس خواي گەورە من ڕزگارەکە و تەوەکولم لەسەر خواي گەورەیە. سەی یەقینی ئیبراهیم کەن عليه الصلاة والسلام و سێر یەقینی ئێمەی مسلمانش کەن. کابرا دوو ڕۆژ دانیشێ ئیشی نییە، ئەڵێ وەڵای لە برسا مردم، لە ماڵشەوە زەخیرەی دووسێ مانگشی هەیە. ئەوە کەی یەقینی پێغەمبەران وا بووە؟ ئەوە تا ئیبراهیم عليه الصلاة والسلام ئەکرێتە ناو ئاگرەوە بۆی بسووتێندرێ، بەڵام یەقینی هەیە کە خوای گەورە ڕزگاری ئەکات. لە ئاسمانەوە خەریکا چێتە ناو ئاگرەکە، ئیبراهیم عليه الصلاة والسلام ئەڵێ حەسبی الله، خوای گەورە بەسم بێ، خوای گەورە من ڕزگار ئەکات. یەقینی هەیە کە خوای گەورە ڕزگاری ئەکات. بۆیە هەرچی گیان لەبەر هەیە هەوڵیاندا بۆ ئەو ئاگرە بکوژێننەوە، ئیلا یەک گیان لەبەر نەبێ کە شەوگەردە خۆمان پێڵێن بزمژۆک، ئەوە ئەهات فووی پیا کرد، فووی بە ئاگرەکە کرد بۆ ئەوی خۆشی بکە، زیاتر بڵێسە و گڕی هەبێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا رأيتم الوزغ فاقتلوه. کاتێک وەزەختان بینی، شەوگەرتان بینی، بەدار بێ، بە نەعل بێ، پەرژین بێ لە ڕوویەوە، دەفەرمێن لێیدەن، یەکەم زەربە 100 حەسەنەتان بۆ نووسرێت، 100 چاکەت بۆ نووسرێت. بۆ چونکە هات فووی کرد بەو ئاگرەی ئیبراهیم سەلامی خوا لە ئیبراهیم بێ بۆی زیاتر بسووتێت. بۆیە هەر کەسێک ئاها چووە بین دوو خۆشەویستایە، دوو عەشیرەتایە، دوو بنەماڵەیە، بۆ ئەوەی فوو بە ئاگر بکە، مستحق ئاها لێ بدرێت و تەڕت بکرێت و منبوز بێ لە ناو خەڵکایە. بۆیە بەو شێوەیە إبراهيم عليه الصلاة والسلام فريدرا ناو آگرەکە. هەندێک لە زانانی تەفسیرە فەرموون 3 شەو و 3 ڕۆژ لە ناو ئاگرەکە ما، هەندێک ئەڵێن مانگێ ما، هەندێک ئەڵێن 15 ڕۆژ ما. بەڵام دوای إبراهيم عليه الصلاة والسلام کاتێک فريدرا ناو ئاگرەکە، خوای تعالى فەرمی قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم فأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين. لسورة صافات فرمي فجعلناهم الأسفلين،
ئەوان ویستیان پلان و نەخشەیان دانا بۆ ئیبراهیم لەناوبەرن بەڵام خۆیان تیاچوون خۆیان زەرمەند بوون. خوای تەعالا فەرمووی وتمان ئەی ئاگر سارد بە بەڵام ساردێکی سەلامەت ئیبراهیم بپارێزە. ئەگەر بیویستە یا نار و کونی بەردەن ئەوە ئیبراهیم ڕقەبەوە بەڵام خوای تەعالا فەرمووی ئەی ئاگر سەلامەت بە. لەو ڕۆژەدا هەرچی ئاگر هەبوو لەو دەقە و ساعەت لەو سەعاتەیە هەموو ئاگرەکانی دنیا کوژایەوە بۆ لەبەر خاتر ئیبراهیم سەلامی خوای لێبێت. خوای تەعالا فەرمی قلنا یا نار کونی بەردەن وسەلاما علی ئیبراهیم. سەلامەت بە ئیبراهیم بپارێزە ئەمە خۆشەویستی منە ئەمە خەلیلی منە نەکەی پەنجەشی بسووتێنیت. بۆیە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام بەس حەبلەکەی دەستی سوتا و دەرچووە دەرەوە بەڵام ئەو هەموو قەومە موشریکە بە چاوی خۆیان بینی ئیمانیان پێ نەهاورد. کێ ئیمانی پێهێنا؟ بەس برازایەکی فآمن له لوط پێغەمبەر ئیمانی پێهێنا وقال إني مهاجر إلى ربي سيهدين قال ربي هب لي من الصالحين. فەرمووی ئەی پەروەردگارم ئەوە من پشتم کرد لە قەومەکەم وازم هێنا لە عەشیرەتەکەم وازم هێنا لە باوکم لە قەومەکەم لە کەس و کارم لە پێناو تۆ. قال ربي هب لي من الصالحين. ئەی پەروەردگارم بەتەنها جێم مەهێڵە. خوای تەعالا فەرمێ ئێمە لە بەرامبەر ئەو چاکەی کەوا ئیبراهیم کردی فبشرناه بغلام حليم. ئەم قسەی لێرە کۆتایی هات داواکەم لە خوای پەروەردگار چەند قسەیە تر ماوە ئینشاءالله لە خوتبەکانی داهاتوو تەکمیلەیەکەین. یا ربی خوای لێتە پاڕینەوە بە ناوەجوانەکان و صیفاتە بەرزەکانت. یا ربی خوای ڕەحممان لێکەی. یا ربی خوای بەختەوری دنیا و قیامەتمان کەی. یا ربی خوای شیفای بە ڕەحمت بۆ نەخۆشەکانمان بنێری. یا ربی خوای چەند نەخۆشیەکەن داوای دوعای خێرەکەن. یا ربی خوای شیفایان دەی باریان سوکە یا رب العالمین. یا ربی خوای هەر کەسێک مشکلەی هەیە کاری بۆ ئاسان کە یا رب العالمین. یا ربی خوای ئەوانەی کەوا بەدیل گیراون لە سژنن یا ربی خوای کاریان ئاسان کەی ئەوانەی کەوا بە زوڵم گیراوە یا ربی خوای دەریان کەی بیانی تناو کسوکاری خوایان یا رب العالمین. یا ربی خوای ولاتمان سلامت کی. یا ربی خوای ولاتی مسلمانان سلامت کی کێشە و ئاژاوە لە وڵاتەکەمان نەیەڵی یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمین. قوموا إلى صلاتكم.